والله بۆ قسەکردنی زیاتر لە بارەی قەیرانی ئاو و گرنگی کۆنفرانسی ئاو کە ئەمساڵ لە نیویۆرک بەڕێوە دەچێت بەڕێز پێشەنگ هەڵەبجەی دکتۆرا لە ژینگە و نوێنەری گەنجانی ئاسیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە نەتەوەیەکگرتوەکان لە ڕێگەی سکایپەوە لە نیویۆرکەوە لەگەڵمانە. سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش. سلااو بۆتە کەک پێشەنگ پسپۆر هەرگوتنە کێشەی ئاو دەبێ کێشەیەکی هەری گەورە هەری مەزن جیهانێدا گەلو ئەو کریس دەست پێ کردیە؟ بەڵێ سلااو لە جەنابتان و بینەرانی کوردستان 24 ڕەمەزانی هەمولایەک پیرۆز بێت. بەڵێ کێشەی ئەو کێشێکی زۆر گەورەی جیهانیە و ئەم کۆنفرانسی ئاوە زۆر گرنگە چونکو کۆتا کۆنفرانسکە کرا لە 1970 لە ئەرجنتین بوو واتە دوای 45-46 ساڵ یەکەم جارە کۆنفرانسێکی ئاوە کرێت و جیهان هەمی تێگەشتون بەوەی کە بەبێ چاکردنی کێشەی ئاو ئێمە ناتوانین ڕوبەری کێشەی کاریگەری گۆڕانی کەش و هەوا بینەوە. هەر بۆیە لە 2010 نەتەوەیەکگرتوەکان هینی ڕاگەیاند دەیەی ئاو ئەکشن دێکیت فۆر وەتەر و دوای ئەوە دووشەمبە دیکلارێشن ساڵی ڕابردوو ڕاگەیەنرا لە تاجیکستان و وەتەر ئەکشن ئەجێندا وەتە ئەجێندای کردداری ئاو و ڕایەنگەیان کە 5 ساڵی یەکەم بوو ئەوەیە کە ئێمە بتوانین ئەو بۆشایی لە میێوان وڵاتە پێشکەوتەکان و ئەو وڵاتانی لە گەشەکردان کەمی بکەینەوە و ئێمە ئێستا لە 5 ساڵی پێنجەمی یەکەمین ئەمڕۆ 5 ساڵ بەسەر ئەو بدایەت تێپەڕێکە نەتەوەیەکگرتوەکان ڕایگەیاندەوە بۆیە ئێمە لە نیویۆرکین و هەموو لایەنەکان هاتوونەتە ئێرە نەک بۆ ئەوی ڕاستپار دەبن بە وڵاتەکان بەڵکو وڵاتەکان لێرە پشتیوانی خۆیان ڕابگەێنن بۆ بابەتی ئاو و ئەجێندەی کردداریان هەبێت لە مەیدانە بۆیە زۆربەی زۆری ئەو ڕاستپار و لەک تێگەشتانە واژوانە لەم کۆنفرانسەیە کرد بۆیە من دەتوانم بڵێ میشەکە لەو کۆنفرانسانی کە جیاواز هەموو کۆنفرانسە ژینگەیەکانی تر گرنگێکی زۆر ئەوتۆی خۆی هەیە لەسەر ئاسایشی ئاو لە هەموو جیهانە. بەڵێ ئەمان چێم کۆنفرانسانە دووپاتکردنەوەی پابندبوونی وڵاتانە بە سامانی ئاو و ڕێککەوتنێک لە نێوان وڵاتانی شاهەیە بە تایبەتە وڵاتانی سەرچاوی ئاویان هەیە کە نابێ قۆڕغی بکەن بۆ خۆیان بەڵام ئێستا تورکیا و ئێران قۆڕغیان کردو بۆ خۆیان بە تایبەت تورکیا لە ڕێگەی پرۆژەی گاپەوە. ئەم کۆنفرانسانە سوودیان چییە گەرم وڵاتانە پابندی ڕێککەوتنەکان نەبن؟ بەڵێ پرسیارێکی زۆر گرنگە چونکو ئەم پرسیارە هەر تەنها پەیوەست نییە بە تورکیا و ئێران لەسەر عێراق ئێمە هەمان کەیسمان هەیە لە ئەفریقا هەمانە لە ڕۆژهەڵاتی ئاسیا هەمانە بۆیە ئەم پلاتفۆرمانە ئەم کۆنفرانسانە ئەبنە شوێنێک بۆی کە وڵاتەکان بە ئەجێندەی خۆیان بزەبت بە ئەجێندەی خۆیانەوە بێنە ئێرە و لێرە بڕیار بدەن ڕێکەوتنامە واژوو بکەن لەسەر ئەوەی کە چۆن بتوانرێت ئەو سەرچاو ئاوانە بەکاربێنێت و بگەڕێنەوە بۆ ڕێکەوتنامەی جنێف کە ئێمە هەمانە ڕێکەوتنامەیەکمان هەیە لە سەر پارێزنی ئاوی نێودەوڵەتی و لێرە من خۆم لەم بەیانەیە شاهێدی ئەوەیەک بووم لە بینی دوو وڵاتی ئەفریقیا ئەو ڕێکەوتنامەی واژووکرا بۆیە ئەم کۆنفرانسە و شوێنەیە کە وڵاتەکان دەتوانن بێن ئەو داخی ژینگەی خۆیان لێرە باسکەن لەگەڵ وڵاتەکانی ترە بە نێوەندگیری نەتەوەیەکگرتوەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بە فەندی نێودەوڵەتی بتوانن ئەو پرۆژە ژینگەیانە کە تایبەت بە ئاوە لە بینی خۆیانە چارەسەری بکەن. کێکە پێشەنگها پرۆبلەمێک هەیە پرسکرێکێک هەیە نوها ڕێکەفتن ناوبێنا وڵاتاندا تێکردن مثلا تورکیا لەگەڵ عێراقی لەگەڵ سووریا ڕێکەفتنی مزەکریە بەس ناڤەرۆکا وێ ڕێکەفتنی نای جیبجیکردن گەلو کۆنفەرانس دکارێت ڤیواریدە کارگەریەکی بکە باندۆرەکی بکە گۆ هەر وڵات ئەو ڕێکەفتنی گۆ ڤاژۆکردنە جیبجی بکە. بەڵێ خۆی گرنگی ئەم کۆنفرانسانە لە چییە؟ ئەو کۆنفرانسانی کە نەتەوەیەکگرتوەکان ڕێکات نەتەوەیەکگرتوەکان لایەنێک بت نییە بتوانێت لە ڕووی هێزەوە زەخت دە وڵاتەکان بکات کە شتێک جێبەجێ بکەن بەڵام نەتەوەیەکگرتوەکان پلاتفۆرمێکە کە وڵاتەکان پابندن تایە کە بتوانن ئەو شانی کەواژویان کردو جێبەجێ بکەن. بۆیە بۆ نمونە ئەگەر لە نێوان تورکیا و عێراق ڕێکەوتنامەیە کراوە و تورکیا ئەم ڕێکەوتنامە جێبەجێ ناکات نەتەوەیەکگرتوەکان ئەو لایەنەیە کە تورکیا کە عێراق ئەتوانێت تێیدا بێت شکات لە تورکیا بکات بڵێت بە پێم بەندانی ڕێکەوتنامەکە هەیە پابند ناکرێت
و زۆربەی زۆری وڵاتەکان کە ئەو شکاتانە دێنە ئێرە چارەسەرەکرێت ینی لە نەتەوە یەکگرتوەکانەوە ئەبێتە زەختێک لەسەر ئەو وڵاتانە کە ئەو مادانە جێبەجێ بکەن ئێمە لە بیرمان نەچێتەوە ئەنجومەنی ئاسایشمان هەیە لە ناو نەتەوە یەکگرتوەکانەکە کاریگەرێکی زۆر گەورەی جیهانی هەیە بۆیە ئەو نەتەوە یەکگرتوەکان لەلایەنی پرۆتۆکۆڵاتەوە زەختێکی زۆرە کاتە سەر وڵاتەکان کە بتوانن ئەو شتانی کەواژیان کردو جێبەجێکەن بۆی ئەوەی کەلای منەوە گرنگە ئەوەیە کە ئێمە بتوانین ئەو ئەجێندایانە بێنینە ئێرە باسی بکەین و ئەو لایەنانی کە لەگەڵ ئێمەیە هینمان لەگەڵیانە هەیە کێشەمان هەیە لەسەر ئاسایشی ئەو بیانین لەسەر مێزی گفتوگۆ هەم ئێران هەم تورکیا بە ئەجێندایەکی وازەح من لێرە کاتژمێرێکی تر لەگەڵ وەفدی عێراقیە کۆبوونەوەم هەیە بەڵام بەداخەوە عێراق ئەجێندایەکی وازەحی نییە بۆ ئەو لێرە یعنی ئەجێندایەکی نییە بۆی کە ئێمە ئەم بابەتە بکات بە ئەجێندا و بێتە بابەتی گرنگی ڕۆژەف و نەتەوە یەکگرتوەکان بێنێتە ناو مەوسوعەوە و لە UNDP و UNFCCC بێنێتە ناو بابەتەکەەوە بڵێ ئێمە کێشەی وای ژینگەیمان هەیە ئێوە وەرن چارەسەرمان بۆ بکەن بۆیە هەتاکو ئێمە وەکو عێراق وەکو هەرێمی کوردستان ئەجێندای وازەحمان نەبێت بە ئەجێنداوە نینە ناوم کۆبوونەوانەوە زۆر کاریگەرێکی باشی نابێت بۆ ئێمە بەڵێ بەڕێز پێشەنگ هەڵەبجەی دکتۆرا لە ژینگە و نوێنەری گەنجانی ئاسیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەتەوە یەکگرتوەکان لە نیویۆرکەوە ڕێگەی سکایپۆ لەگەڵماندا بووی سپاس بۆ بەشداریتان سپاس بۆ تا پێشەنگ